بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی پۆلیس ئاسا تەعامل لەگەڵ پەرلەمانتارەکان دەکەن لەناو قاعی پەرلەمان ڕێگەنادەن کە نقطەی نزامی پێویستوەر بژیرێت ئێمە نقطەی نزامی ماوەتر لەسەرم خاڵانی کە باسمان کردن پرسیارمان ئاراستەی وەزیر کردووە لە حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم بەڕێزی وەزیر جوابی داوەتەوە کە لە ڕاگەیاندنەوە وەڵامی ئێمەیان داوەتەوە من لە خەڵکی کوردستان دەپرسم ئایا وەزارەتێک یاخود وەزیرێک کەناڵی ڕاگەیاندنە لە ڕاگەیاندنەوە وەڵامی پەرلەمانتار بداتەوە یاخود دەبێت ڕێکاری پەرلەمانی و پێڕەوی بژیرێتە بەر پرسیارمان ئاراستەی وەزارەتی کارەبا کردووە سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز ئاراستەی وەزارەتی شارەوانی کردووە ئەمانە نقطەی نظامی بوون لە کاتدا کە سەرۆکایەتی پەرلەمان ڕێگەی نەداوەکەیمەوە ئەم نقطەی نظامیانە وەربگرین ئەمە یەکەم دووەم چەندان پرسیارمان ئاراستەی حکومەتی هەرێمی کوردستان کردووە زیاتر لە 100 پرسیار و 100 یاداشمان ئاراستەی حکومەت کردووە بەشێکیان لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان و کێشەکانی نەوت و داهاتی هەرێمی کوردستان بوون بەڵام هەموو وەڵامەکان ئەوەن کە پرسیارەکانمان ئاراستەی ئەنجومەی نەوت و هەرێمی گاز بکەین لە کاتێکدا کە ئەم ئەنجومەنە لە هەرێمی کوردستان بە درێژایی تەمەنی کابینەی نوێم تەنانەت کۆبوونەوەیەکی نەکردووە ئەمە خاڵ یەکەم خاڵ دوم خاڵی سێیەم ئەمە بەرنامەیەکاری ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بۆ لە کاتێکدا بە شێوەیەکی نایاسایی ڕێژەی 121 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبڕدرێت ماوەی 7 ساڵە بودجەی هەرێمی کوردستان نایەتە ئەم پەرلەمانی کوردستانەوە کە پەرلەمان سێ ئەرکی ئەساسی هەیە ئەرکێکیان یاسادانانە ئەرکێکیان بە دوواداچوونە و ئەرکێکیان پەسەندکردنی بودجەیە کە ئێمە یاساکانمان تا ئێستا یاسا و بڕیارمان دەرکردو بە درێژایی 2 ساڵ تەمەنی پەرلەمان و هەروەها نەمانتوانین متابعە بکەین چونکە بە دوای 7 بۆ 8 مانگ وەڵامی پرسیارێکی پەرلەمانتاران درێتەوە و بودجە نایەتە پەرلەمان ئەمێ بەرنامەی کار بەرنامەی کار ئەوەیە کە ئێمە بین دەنگ لەسەرەوە بدەین کە ئایا ئەرک و مافی نەخۆش چییە بەڵام ئەمە مهمە بەڵام لەوە مهمتر دۆخی دارایی هەرێمی کوردستانە